دیمەنی خانوەکەی شێخباز بەرزنجە لە هەولێر کە کارژێر 1.20 خولەکی نیوە شەوی 13 ئادار کرایە ئامانجی موشەکە بالیستیەکانی ئێران. موشەکەکان خانوەکەیان خاپۆر کردووە. هێشتا ئەندامانی خێزانەکە لە شۆکی سات یەرشەکەدان و نازانن بۆچی و لەبەرچی ئەوان کراونەتە ئامانج. ئەم خێزانە سەرمایەدارە خێرخوازەی هەولێر بە شێوەیەکی جێگەی سەرنج لەو هێرشە ڕزگار بوو. ئەو پێشتر شێخ بۆ هێنابووم. ئەوان دەیانەوێت بە هەڵدانەوەی کەلوپەلە شکاوەکانی ماڵە موشکباران کراوەکەیان بە جیهانی بڵێن ماڵ و شوێنی ژیانیەوان بە پاساوی بێبنەما کراوەتە ئامانج. بۆ شێخباز و خێزانەکەی ئەم خانوە جگە لە شوێنی نیشتەجێبوون ئەو شوێنە بوو کە هەموو کەلوپەلە لە بەردڵانەکان و دڵخوازەکانی خۆی و خێزانەکەی تێدا کۆکردبوونەوە. ئەو کەلوپەل و وێنە یادگاریانەی لەو خانوەدا سوتاون و شکاون لەگەڵ چاکردنەوەی خانوەکەدا چاک ناکرێنەوە. لأن كلش قريبين يعني يمكن 100-150 متر مننا. لەبەرەوەی زۆر نزیک بوو لێرەوە ڕەنگە 100 بۆ 150 متر لێرەوە دوور بوو بین. بۆیە کارەسات بوو بە تایبەتی بۆ منداڵەکان. بە هەر لایەکی خانوەکەدا دەڕۆیت و دەڕوانی توێرانەیە. لە زەوی خانوەکەوە تاوەکو سەربان و کارستەکان هیچ شتێک بەکەڵکی بەکارهێنان نەماوە. هذا بيت عائلتي. ئەمە ماڵی خێزانەکەمە و ماڵی ئێمەیە. هەموو وێنە و کەلوپەلەکانی منداڵەکانم. هەموو کەلوپەلەکانمان لەم ماڵەدان. دەتوان بچن لە ژێر دار و پەردووەکان هەموو کەلوپەلەکانمان ببینن. تەنانەت ئەرشیفی منداڵیمان لە منداڵیەوە تاوەکو ئەمڕۆی تێدایە. تشوفون كل موجوداتنا حتى أرشيفنا من الطفولة لليوم. بە پێی زانیاریەکانی ڕوودا و بەهۆی توشبوونی نەوین سوبحی هاوژینی شێخباز بە کۆرۆنا چەند ڕۆژێک بوو چووبوونە خانوویەکی فلاتی خۆیان لە نزیک خانوە سەرەکیەکەیان. هێوارەی 12 ئادار ئەنجامی پشکنینی هاوژینی شێخ بە نێگەتیڤی گەڕابووەوە، بەڵام لەسەر داوای نەوین خان گەڕانەوەکەیان دواخستە بوو بۆ ڕۆژی دواتر. بانوو کچی شێخباز بەرزنجی باسی کاتی موشکبارانەکە دەکات. You couldn't stay where it was because it was all windows around me. I was like, نەدەتوانی لەو شوێنە بمێنیتەوە کە لێی بوویت چونکە پەنجەرەکان لە دەوروبەرت ورد ببوون. هەر پێڵاوێکمان کەوتە بەردەست لە پێمان کرد و هەر قەمسەڵەیەکیشمان بەدەستەوە هات لە بەرمان کرد. لە نێو باخچەکەدا بووین و موشەکەکانمان بە ئاسمانەوە دەبینی بەسەرماندا تێدەپەڕین. نەمان دەزانی درۆنن یان موشەکی باڵستی. flying over us when we're in the garden, huddled over us. We don't know if they could see us. We don't know if there are drones. We don't know anything about ballistics. سوپای پاسداران ئێران نیوەڕۆی ڕۆژی 13 ئادار ڕایگەیاند بنکەیەکی ئیسرائیلیان لە هەولێر کردووەتە ئامانج. دوایەوە ئاژانسی میهری نیمچە فەرمیێرانیش ناوی نۆ کەسی بڵاو کردەوە کە گوایە ئیسرائیلین لەو هێرشەدا کوژراون. قسەی سوپای پاسداران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدرالی عێراق ڕەتکرانەوە. هەولێر و بەغدا و خودی شێخبازیش داوا دەکەن کە لێکۆڵینەوەیەکی هەمەلایەنە لەو هێرشە بکرێت. داوا دەکەن ئێران خۆیشی بێت لێکۆڵینەوە بکات. ڕووناوەی ئێرانیەکان باسی دەکەن شتێکی بێمانایە. ئێرە دەکرێت هەر شوێنێکی دیکە بێت جگە لە بنکە ئیسرائیلی. خۆشتەوە دەبینیت. بەوەی هێرشەکە چەندین ماڵی دیکە زیانی گەورەیان بەرکەوت. 2 کەسی سڤیلی کورد و موسڵمانی خەڵکی هەولێریش بریندار بوو.